بێئۆقرن هەر دێن و دەچن ئارامیان لێبڕاوە منداڵەکەیان لە هۆڵی نەشتەرگەریە کوردوتەنی ئەم دایک و باوکە جێ بە خۆیان ناگرن لە تاوزانینی هەواڵی باشبوونی منداڵەکەیان پزیشکەکانیش لە هۆڵی نەشتەرگەری شەڕ لەگەڵ کات دەکەن بۆ کۆتایی هێنان بە ئەنجامدانی نەشتەرگەریەکی دەگمەنی دڵی تاڤێی 7 مانگ دوجار سەرکەوتنی پزیشکەکان هاتە بەرهەم دکتۆر ئاسۆ و تیمە ئەمریکیەکە بەرەولای دایک و باوکەکە دەڕۆن بۆ ئەوەی هەواڵی خۆش بدە نام خێزانە ئەمەمان بۆ داناو ئەومان بۆ داناو لەم هەفتەیە ئێمە توانیمانە تا ئێستا 14 نەخۆشیان بکەین بەڕاستی و ئەوانی تریش بۆ بڵین بۆ میشنەکانی داهاتوو بۆ داهاتووکەیەنەوە بۆ لامان بێجگەلەوە هەروەها لەم کاتەیە حاڵەتی تەشخیصیش 7 دانەمان کردووە بە شێوەی سیتی واتە بە شێوەی ئەشعەی تەنووری هەستەکەم ئیتر دوای ئەمە مناڵەکە گەشە زیاترەکەەوە نیسەوەزنینەوە دوای ئەمە باشتر گەشە ئەڵێ سوپاسی خوای گەورەکە زۆر دڵم خۆشە زۆر سوپاس بۆخوا ینی شتەکەی زۆر قرس بوو بەلامەوە ینی زۆر خەمە بوو بەڵام ئێستا زۆر دڵم خۆشە بەڕاستی مناڵەکەم لە کێشەیەکی زۆر گەورەیە بوو چکە بەڕاستی نەخۆشەکەی لێ قورس کردبوو و زۆر شوێنم بر زۆر شوێنگەڕم چارەسەری نەبوو بەڵام سپاس بۆ خۆی گەورە مناڵپارێز هیمەتێکی باشی کرد لە ئەمریکاوە تیمێکی زۆر سەرکەوتوو هێنا بۆ ئێرە زۆر بە شێوازێکی سەرکەوتوانە سپاس بخواتوانیان نەشتەرگەرێکی بۆ ئەنجام بن و ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان ئەم تیمە پزیشکیی لە وڵاتی ئەمریکاوە هێناوەتە کوردستان سیویەکەمین جارە نەشتەرگەری بۆ منداڵان دەکەن ئاراستەکاری پەیوەندیەکان و هەمانگی لە منداڵپارێزی کوردستان دەڵێت لە ساڵی 2005 تا ئەمڕۆ بە نزیکەی 5,000 نەشتەرگەری جۆراوجۆریان بۆ منداڵان کردووە. ئەم تیمە کە لە بواری نەخۆشی دڵا سەردانی هەرێمی کوردستانەکەن ئەتوانە بڵم زیاتر لە 10 ساڵە لەگەڵ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانە پەیوەندیان هەیە. بە سوپاسەوە ساڵانە 3 جار بۆ 4 جار سەردانی هەرێمی کوردستانەکەن بە تایبەتی سلێمانی بۆ 3 مەبەست. یەکەم مەبەست بۆ دەستنیشانکردنی نەخۆشی و مناڵانەیە. 2 چارەسەری مناڵانە لە ڕێی قەستەرەوە ئەویش ئەتوانی بڵین 2 بەشە بەشێکیان قەستەڕی تەشخیصیە بەشێکیان چارەسەرە ئەوەی کە با بڵین لە ڕێی دانانی باڵۆنەوەوانەوە بۆ ئەو منداڵانە کە تێچووی هەریشێک لەمانە بەڕاستی ئەگە بچینە دەرەوە بەڕاستی زۆر زیاتر لە 12,000 دلارە ئەمە لێرە بێن هاوکارمانە بن لەگەڵ تیمی پزیشکی خۆمان سلێمانیە کە کارەکان ئەنجامێن ئەتوانم بڵم لە ساڵی 2005 هەتا ئێستا بە نزیکەی 5,000 نەشتەرگەری بۆ مناڵان کراوە. ماوەی 10 ساڵ دەبێت ساڵانە 3 بۆ 4 جار ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان ئەم تیمە پزیشکی ئەمریکا دێنێتە کوردستان و خۆشیان دەڵێن ئامانج لێی چارەسەرکردنی ئەو منداڵانەیە کە گیرۆدەی نەخۆشیێکی دەگمەن و قورس بوونێتەوە خێزانەکانیشان ناتوانن لە دەروی وڵات چارەسەریان بکەن بۆیە لێرە بە ئاسانتر و تێچوویەکی زۆر کەمتر منداڵپارێزی کوردستان ئەو نەشتەرگەریانە ئەنجام دەدات. ئاوەرعەلی گەلی کوردستان سلێمانی.